بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم ڕۆژێکی نوێ و لا گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە. هاوڕێیان عەزیزم وەک دەزانن لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەم ئاڵۆزەی کە لە ناوچەکەدا ڕوویدا بوو و هەروەها بەهۆی جەنگی ئەمریکا و ئێران شیکاری وەرزشی بە شێوەیەکی ناوبەناو توانیمانە بکەین، بەڵام بەشم ئینشاءڵڵا دۆخەکە بە تەواوەتی ئاسایی بێتوانێت بکەوینە دۆخێکی ئاسایی ژیانی پێشتری خۆمان و لەو ڕێوەی تری ئینشاءڵڵا ئێمە ڕۆژانە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵتانە بەردەوامە بین. ئەوەی کە هەبێت تا ئێستا ئینشاءڵڵا هەوڵین گەشتی شیکاری وەرزشی لەگەڵتانە ڕۆژانە بەردەوامێگە خوا نەخواسە حاڵەتێکی نەخوازەوی شتێ ڕوویەوە ئەمە دۆخێکی ترە و ڕەنگە گۆڕانکاری بەسەر بێت. ماوەیەکی زۆرە لێک دابڕاوین، ڕاستە گفتوگۆی دەرەوە یاریگە ئەنجام دراوە و ناوبەناو قسەیەکمان بۆ کردوون، بەڵام پتێ و نەتەوێگەر تۆ پتێوێ هەموو ئەپدەیتی دۆخی ڕابردوو بکەی تەوانێ بڕوا ناکەم بتوانی حەقی تاوی پێبی و شەوی ڕابردووش بڕیار نەبوو شیکاری وەرزشی بەڕێوە بچێ، بۆیە ڕاستەوخۆ دوای یاریەکەی ئارسناڵ و دوای یاریەکەی مانچستەر سیتی و چەلسی هاتمەلاتان باسم لە ڕکابەری پرێمەر لیگ بۆ کرد. ئەوەی کە ئێستا بمانەوێ قسەی لەسەرکەین ئێمە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئام ئەمڕۆ قسە دەکەم، چونکە بابەتە گرنگەکانمان سپەی و دوو سپەین کە چامپیۆنز لیگ و دەرکەوتنی تیپەکانی چوارگۆشەی زێڕینە، چوار یاریمان هەیە، دوو بەشی هاندەران چاوەڕێی ڕیمۆنتادان، یاریەکیان هەر خەڵک چاوەڕێی ڕیمۆنتادایەکی لێ ناکە، یاریکی تریشان کۆی گشتی زەوی پێی وایە ڕیمۆنتادای تیا ڕووناکەویش یعنی سپۆرتینگ وەرسناڵە، بەڵام ئینشاءڵڵا ئێمە قسەی جیاوازمانە بێ بۆ یارەکان و قسەی تاوی لەسەر دەکەین، بەڵام ئەمانە دەخینە بەیانی. بەڵام ئێستا بە کۆی گشتی ئەپدەیتێکی باشەکەین بۆ خولەکان و قسەیەکی تاو لەسەر خولەکانەکەین. تەبعاً ناوەڕاستی مانگی چوارە کە لە ناوڕاستی مانگی چوارە نەتوانین بڵین بۆندسلیگا کۆتایی هات، هەموو شتێ لە بۆندسلیگا بە کۆتا هات، بایر مونیخ پاڵەوانی بۆندسلیگەیە بە دڵنیایی لەبەرەوەی تەنها یەک یاریتری ماوە بیباتەوە و پێش 4-5 هەفتە لە کۆتایەتنی 4 هەفتە لە کۆتایەتنی خولەکە دەبێتە پاڵاوانە هەموو شتێک کۆتاییە بە تایبەتی دوای شکستەکەی دۆرتمۆند بەرامبەر بە لیڤەرکوزن. ئەمە سەبارەت بە ئەڵمانیا. سەبارەت بە ئیتالیا، ئینتەر میلان شەوی ڕابردوو سەرکەوتنێکی گرنگی بەسەر کۆمۆدا تۆمار کرد، بە 2 گۆڵ دواکەوت، بەڵام گەڕایەوە زۆر بەبێزی 4 گۆڵی تۆمار کرد کە ئەمە لووتکەی شایستێم تیپی پیشانە بۆ ڕکابەری ئیتالیا. بەڵێ ئێمە ناڵێن ئینتەر تیپێکی بەهێزە لە سەراسی ئەوروپا، بەڵام ئێمەڵێن لە نێو تیپەکانی ئیتالیا و پێشتریش ئەم قسەیەمان کردووە ئینتەر بەهێزترینی ناوی ئیتالیا، هیچ تیپێک لە ئیتالیا هێندەی ئینتەر بەهێز نییە، کەواتە توانین بڵین خولی ئیتالیش بۆ ئینتەر میلان بە ڕژێکی زۆر یەکلا بۆتەوانێت. خولی ئیسپانیش بە ئامان شێوە بەرشۆنە جیاوازەکەی کردوتە نۆخاڵ، بەڵێ زانی یاری کلاسیکۆمان ماوە ئەگەری بردنەوەی ڕیال مەدرید جیاوازەکە دەکاتە 6 خاڵوە ڕۆبەڕبوونەوەی ڕاستەخۆ، بەڵام ئایا بەرشۆنە دو یاریتر دەڕوودۆڕێنێت، یعنی توانین بڵین بە ڕێژەی لە 199.99 خولی ئیسپانیش بۆ بەرشەلۆنە یەکلا بۆتەوان، یعنی ئەمە شتێکی حتمە. خولی فەڕەنسیش بۆ پاریس سەن ژێرمان پێویست ناکات قسێکی لەسەر بڵین. کەواتە ئێمە لە ئەڵمانیا هەمان پاڵەوانی وەرزی ڕابردوومان هەیە، لە ئیسپانیا هەمان پاڵەوانی وەرزی ڕابردوومان هەیە، لە فەڕەنسا هەمان پاڵەوانی وەرزی ڕابردوومان هەیە. ئەوەی کە گۆڕانکاری بۆ لە ئیتالیا گۆڕانکاری بووە، ناپۆلی گۆڕاوە بۆ ئینتەر، باشە، ناپۆلی گۆڕاوە بۆ ئینتەر. ئەوەیە مێنێتەوە لە پریمەر لیگا مێنێتەوە مانچستەر سیتی و ئارسناڵ، و لە پرتوگالیش وەک دەزانم پۆرتۆ و سپۆرتینگ لیشبۆنە لە ڕکابەرێکی زۆر زۆر توندان. لێرەدا بەسەر چاو هاوڕێیانی عەزیزم جوابی هەموو کۆمنتەکانتان هەیەمەوە، کاتی کۆمنتەکان هەیەم، بەڵام بابەتەکانم تەواو بکەم، یعنی بەخوای گەورە کۆمنتی یەک کەس لە یاد ناکەم، جوابی هەموو هاوڕێیانی عەزیزێمەوە. بابەتی ئەرسناڵ و سیتی دوێنێ شەویش پێم وتن ڕۆژی یەکشەممە کاتژمێر 6:30 یاری کۆتایە مۆرزەی پریمەر لیگ ئەنجامەدرێت. بە بیرکاری ناڵێم، ئەزانم ئێستا ئەمانەی بۆت باسەکەم تقریبەن بە یاسای بیرکاریش و بە واقعیش یەکلا بوونەتەوانێ، باشە، بەڵام ئەرسناڵ و سیتی بە بیرکاری ناڵێم، بە واقعیەتی ڕکابەریەڵم. بابەتی خاڵ حسابکردن بە بیرکاری جیاوازە، بە واقعیەتی ڕکابەریکردن و شیکاری جیاوازە. وەکوی چۆن ئێستا نامەیەکی زۆرم بۆ یەکاک محەمەد هیوا بە بەرشەلۆنەیە بۆ ڕیمۆنتادا، یعنی من کە باز لە ڕیمۆنتاداکەم یا بۆ نمونە کە باز لە گەڕانەوەکەمە بێ کۆمەڵی خاڵ دەزیشانکەم بڵێم بەم خاڵانە بڵێ و بەم خاڵانە بڵێ، ئەمە شتێکی عەشوایی نییە من لە خۆمەوە بڵێم
بەڵێ بەرشەلۆ ناتوانێت ڕیمۆنتادا بکە و بەڵێ ڕیمۆنتاداکەین ئەمە فلیگە توانێت ئەم قسێ بکە پیدیە توانێت بیکە لامینیا ماڵە توانێت بیکە بۆ ئەو یاریزانی وتی پێ توانێت بیکە بەس منێکی ئاندەری تۆپی پێ منێکی شیکەرەوە ئەبێ کە وتم بەرشەلۆنە ڕیمۆنتاداکە بێم کۆمەڵی خاڵدانم کە وتیشم بەرشەلۆنە ڕیمۆنتاداناکە بێم کۆمەڵی خاڵدانم ینی من ئیشی منم عشواییە نییە بەس قسەکە دەرپەڕێنم گریمان بەرشۆنە ڕیمۆنتادای کرد کابرادانجێ بڵم وتومە بەرشۆنە ڕیمۆنتا ئادەی بە چ قسەیە تۆ دیوی شیکاری دیوی خوێندنەوەی تۆپ چۆن ئەڵێ یا من هەروتووە بەرشۆنە سەر ناگە ڕیمۆنتادا ناکە ئادەی چۆن وتوتە ئێمە بێ بەم جۆرە قسە بکەین بەڵام ئاساییە فلیک و لامینیاماڵ و ئەم زۆر ئاساییە چۆن قسەکەن لە بری ئەوان پێگەکەیان بۆ جۆرەیە بەس منێکە شیکەرەوە بم ئیشی منە قسە فڕیانە نییە لە خۆمە بڵێم وڵا ئەیکا تۆ بینەر چاوەڕێتە ئادی وەرە کۆمەڵی خاڵکە بە بینەر بڵێ ئەبەم جۆرەیکە ڕیالمادی ڕیمۆنتاداکە ئادەی چۆن ئەیکە بۆیە ئەمە هەڵەگرین بۆ کاتێکتر سەبارەت یعنی ئەمە بۆچی ئەمەی بەسمەوە بە یارەکەی ئەرسناڵ و مانچستەر سیتی لە ڕۆژی یەکشەمە تاوان ناوڕیانی بەرەزم هیچ کۆمنتێک بێوەڵام نابێ بەس تکایە هەر یەکەتان یەک کۆمنت بنووسن با حەقی جاوڕێ نەخۆم و کاتێککە کاتما بە کۆمنت جا بابەتەکە لێرە لەسەر ئەرسناڵ و سیتی چۆن طبعا ئێمە ئێستا واقعیەتێکمان هاتوۆتە پێش زایت سێگۆڵی سیتی ماوە کە ڕکابەرەکەی لەگەڵ ئەرسناڵ یەکسام کاتەوە کە ئەو کرێبایارەکانی داتووە تەنها یاری بێرنلی ئەو معادلێژ یەکسام کاتەوە بەڵام یاریە گرنگەکەی بەرامبەر بە ئەرسناڵە بۆ ئەگەر سیتی لە ئەرسیناڵ نەباتەوانێ یعنی دۆخی ڕکابەرەکەی بە جیاوازیە و سێخاڵە قورس ئەمێنێتەوە چونکە خۆشی یاری قورسی ئەمێنێ بۆیە سیتی ئەگەر نازناوی پریمەر لیگی ئەبێ هەر لە ئەرسیناڵ بەرێتەوە باشە ئەبێ ئیلا ڕۆژی یەکشەمە سەرکەوتن بەسەر ئەرسناڵ لا تۆمارکە بە پێچەوانەوە ئەرسیناڵ بە یەکسانبوونیش دۆخی خۆی لە یەکەمی پریمەرلیگ گەیاڵێتەوەنەوە وەکو بە بەهێزترین هیوا توانێت بڵێ پارێزگاری توانێت بڵێ نازناوەکە بۆ خۆم دەستە بەرەکەم و لە حاڵی سەرکەوتنیشی پریمەرلیگ بە کۆتایە خەونەکەی ئەرسناڵ بەدیە تاوای تر ئەرسناڵ بێ بە 33 یاری 5 یاری ئەمێنێ لەم 5 یاری ئەرسناڵ پێویستی بە 2 سقوط و 3 بردنەوە جیاوازی گۆڵیشە ئەمە یعنی ئەگەری ڕوودانی زۆر قورسە ئەزانین پریمەرلیگ ڕکابەرێکی بێزە زانین ڕکابەرێکی توندا بۆیە ڕۆژی یەکشەمە ئەتوانین بڵین لە پریمەرلیگ یاری کۆتاییە و چێژێکی زۆر تایبەتە بۆ ئێمەی بینەر و شیکەرەوە کە خولێک ئەبەم جۆرە یەکلای بێتەوە نازناوەکەی کۆتایی پێبێت ینی بەجددی ئەوەی پریمەرلیگی ئەم ساڵەوەی ئەرسناڵ و سیتی ئیتر ئەرسیناڵ ماوەیە ئاسی دابەزی سیتی ماوەیە ئاسی دابەزی سروشتی خول هەر بەم جۆرێ ئێمە جامە بۆچی ئەمەتان پێڵە بەڵێ خول گرنگە لەوەی نەفەس درێژیوێ بۆی خول دەسەبەرکوی ئەلەمەیە زۆر گرنگە چونکە تیپی کامڵیەوێ بەڵام چامپیۆنزی گرنگێکی لەوەیە ئەگەر بە نمونە ئەم یاری بۆرنمۆسی ئەرسیناڵ لە چامپیۆنز لیگە بواە ئاوت تاویتە تۆ چامپیۆنزی گەمەرزەوە بۆ کۆتات یعنی یەک کەوتنیشی لە ناکاوی شۆکێنەر یعنی ئاوت یعنی کە ئەڵین ئەم دیوە قورسی چامپیۆنزیگ وێزی چامپیۆنزیگ ئەمێ لەبەر ئەمە بەڵام ئەزین ئەمە بێڕێزیکردن نییە بەخۆل نەخێر خولیش تیپێکی بێزیوێ تیپێکی تۆپمەوێ تیپێکی کارامەیەوێ و نەفەس درێژیی باشوێ بەڵام ئەم مەجالیتیە بەڵام لە چامپیۆنزلیگ و مۆندیال و ئەمانەیە ئەو مەجالیتیانە وی مەرج نییە پاڵەوانێتیە بچووکراوەکان تۆ دانیشی بێ بێڕێزی پێ بکەی بڵێ وەڵامە توانێکم نەخێر بەڵکو پاڵەوانێتیە بچووکراوەکان قورستریشە ماوەڵەکردنتیان چونکە غافڵبوونی تیانە چونکە کەوتنێکی بەسیت ڕەنگەیتر کەوتنی کۆتایی بێت تا ئەو ساڵەوە ڕوە ئەبێت چاوەڕێ بکەیتەوە بۆ ساڵی داهاتوو بەڵامەوە بینیتان لە خولدا ئێمە لە هەفتەی 26 و 27 نزیک بلەوەی پیرۆزبایی لە ئەرسیناڵ بکرێت خودی گواردۆلار کەچیەوە گواردۆلاوە تا هەفتەی 31 ئەنجامداوە هەفتەی 32 لە پریمەرلیگ بەڕێوە چۆ ڕۆژی چوارشەمە ژیارە دواخراوەکان ئەنجامێن لە کاتی ئەبتاڵە بەبەستەکە لێرە چییە؟ وا هاتەوە ناو ڕکابەری خول مەجالەکە هاتەوە ئەی لە چامپیۆنزیگا کاتێک دۆڕا مەجالەکەت بووێتەوە نەخێر خواحافیزە بێ ڕۆماڵەوە
گرنگەکەی لەوەیە. بۆیە ئەرسناڵ و مانچستەر سیتی یاری کۆتایی پریمەر لیگە ئینشاڵڵا ئێمە ڕۆژانە وەکو پێم وتن لە شیکاری وەرچی سبەی تایبەتەکەین بە چامپیۆنز لیگ، سبەی یاریە گەورەکەی، سبەی کە چاوێکی زۆر لەسەرەوەیە کە بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدریدی ڕوودەدات. جەنگێکی گەورەیە لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان. ئەگەر چی زۆر پێیان وایە پاریس سەن ژەرمان تاوبلیتێکی چوارگۆشەی زێڕینی بڕیوە، بەڵام ئێمە قسەی تاوی لەسەر دەکەین. کاگێ منجان پشتیوان بەخوای شاڵا شیکاری وەرشی ڕۆژانە بەردەوامە بێ. ناکەێ من ئێسام ڕۆ دووشەمەی باز لە یاری ڕۆژی چوارشەمە بکەم بەسەر چاو قسەی تاوی لەسەرەکەی سەری ژێمە لایەم و کۆمنتەکان سەبارەت بە یەک خاڵی زۆر گرنگ کە هەر پێیوەستە بە چامپیۆنز لیگەوە کە من قسەی لەسەر بکەم. سلافکۆ کە یەکێک لە هەرە ناوژیوانە باشەکان بۆ بەڕێوەبردنی یاری نێوان ڕیاڵ و بایرن دیاریکراوە و کلێمەن تۆربینی فەڕەنسیش بۆ بەڕێوەبردنی یاری نێوان بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید دیاریکراوە. ئەم دوو ناوژیوانە، ئەم دوو داوەرە یەکێکن لە هەرە باشترین داوەرەکانی ئێستای ئەوروپا و جیهان. تۆربین ئەگەر تەڕەفی فەڕەنسیەکان نەبن بە تەڕەفی کۆتایی مۆندیال و نەبن بە تەڕەفی کۆتایی چامپیۆنز لیگ، دڵنیا بن لەوەی هەمیشە تۆربینی ئەوەی ئەو یاریە کۆتایانە بەڕێوەبرێ و ناوژیۆنێکی لاتو زیرەک و دەبینیش لە ماوەی ڕابردوو چەندین یاری گەورە و بەهێزی بەڕێوە بردووە و بە شێوکی باش مامەڵی کردو. بۆیە یعنی لە ڕووی داوەری شەیوفا من پێم وایە دوو داوەری زۆر باشی بۆ بەڕێوەبردنی ئەم دوو یاریە داناوە بۆەوەی کە بە شێوکی باش یارەکان بەڕێوەبەر. دێمە لای بەشێک لە کۆمنتەکان و دواتریش قسەی تەواتی دەکەین. کاک مزەفەر سڵاو لە تۆش کاکەڕەوە خۆت ئەزیزی. کاک محەممەد دەڵێ کاک محەممەد دەڵێ کاک محەممەد باسێکی جیاوازی خاڵەکانی مانچستەر سیتی و ئەرسناڵ بکەیەوە گەرمانسی هەفتەی داهاتوو باتەوە خاڵەکان وەگەیەکی لە دێتەوە چۆن پێشەنگی ڕزبەندی دیارەکەین. قانونی پرێمەر لیگ بەپێی زائید و ناقسە، یعنی بۆ نمونە تۆ 30 گۆڵت کردووە 3 گۆڵت لێکراوە بی بە زائید 27 ئەو بۆی ڕوونکردنەوە بۆی مەشکە جوان تێ بکەیت. تۆ 30 گۆڵت کردووە 3 گۆڵت لێکراوە بی بە زائید 27 ئەوەی کە حسابەکرێت لە پێشە خاڵ، ئەگەر خاڵ هاوتا بووی ئەم زایدە حسێبەکە. ئەیتر بە نمونە تۆ 30 گۆڵت کردووە 3 گۆڵت لێکراوە زائید 27 تیپەکەی ڕکابەرت 50 گۆڵی کرد بێ کە 30 گۆڵی لێکرا بێ ئەوە بێ بە زائید 20 واتە ئەو زائیدە حسێبە، ئەو زائیدە حسێبە لەوەی کامتان زۆرترتانێ. ئەگەر لەمەشە هەردوو لا زائید و ناقسیان وەکو یەک بەو کاتە چی حسێبە؟ ئەو کاتە گۆڵی کردن حسێبە. کە تۆ 50 گۆڵت کرد بێ و 48 گۆڵی کرد بێ با زائید 27 بە 27 بن ئەوە زائید 50 گۆڵەکە دەبێتە پاڵەوانی پرێمەر لیگ. کە بڕوا ناکەمەوە ڕووبا لە پرێمەر لیگا کاک محەممەد جان. کاک موحسین سڵاو لە تۆش. هەمومان دەزانین ئەرسیناڵ هەروە بووە مەحاڵە بیبات دەوری. ئینشاءڵڵا قسەیەکی تری لێ یەکەین ئەوە بۆ ڕۆژی یەکشەمە قسەی تایبەتیشمانە بێت لەسەر ئەرسناڵ. من پێم وایە دۆخی ئەرسناڵ پاژەوەی سپۆرتینگ لیژبۆنە تێپەڕێنەوە چێتە چوارگۆشەی زێڕین ڕەنگە بۆ یاری سیتی مامەڵەیەکی جیاوازترکە. ئینشاءڵڵا با بزانین و کاتە کێوشی ئامادە بێ و قسەیەکی تاوی لەسەرەکەین. کاگاژین ئەڵێ مەسەلەی کوپاوەکەی ستۆدیۆ ئێنە خۆم قسەیە حەقە بە گۆرانم وتووە، ینی چی بکەین. کاگاژین ماقول یەکەم گۆڵکار و دووەم ئەرجەنتینی بە یاریزانەکانی ئیتالیاکوان بە مەرجێک دوو یازیدانی ئاسایی ئەرجەنتینین. مەبەستە چیە وڵای کاگاژین تێ ناگەم. کاگەدی بەڵێ ئەم شەوینتەر یاریەکی بە چێژ بوو دەدوو دیاری کۆتایی تەبعاً بۆ ئینتەر میلان یاری کۆتایی بوو کاک دەرباز بۆ ئینتەر میلان کە لەبەرەوەی میلان دۆڕابوو و ناپۆلیش یەکسانبوونی نووسی بۆوانی و ئێستا جیاوازەکەی کرد بە 9 خاڵ و ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئینتەر میلان کە بتوانێت لەم زۆرۆفە یعنی تۆ سەیریکە وەرزی ڕابردووی ئینتەر میلان لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی جامە بەرامبەر بە میلان ماڵاوایی کرد. لە یاری کۆتایی سوپەر ئیتالیا بەرامبەر بە میلان دۆڕا. لە چامپیۆنز لیگ لە یاری کۆتایی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان دۆڕا و لە خولی ئیتالی نازناوی خولەکەی لە سوودی ناپۆلی لەدەزا. واتە لە ڕکابەری چوار نازناوەوانێ تیپەکەی نازناوێکی دەستەبەر نەکرد. بۆیە بۆ تیپەکەی گرنگە لە وەرزی ئەم ساڵە کە بێگومان دەرفەتیەوەی هەیە لە جامی ئیتالیا شارڕکابەری پیانی نازناوە ناخۆیەکان بۆ خۆی دەستەبەر بکە. بۆم تیپە زۆر گرنگە کە بتوانێت خولی ئیتالی بۆ خۆی دەستەبەر بکە و دەبێتە دەستکەوتێکی باش و دەبێت بە بنیادێکی باش
لەوەی کە لە وەرزی داهاتووینتر بە شێوکی باشتر بەشداری بکات. کاگە مناڵێ بۆ چوونت لەسەر یاریگەڕانی بایرن و ڕیالمەدی لە ناوە لیانزەرینە جەماعەتی ڕیمۆنتادا هەڕەشەکەم. ئینشاڵڵا کاگە من وەکو پێم وتی ڕۆژی چوارشەمە قسەی تەواوی لەسەر دەکەین. کاک شازا دەڵێ دۆخی تۆتنام چی بەسەر دێ؟ کاکە شازاجیان دۆخی تۆتنام ئێستا دیزەربی جارێکی تر پۆستی ڕانەراتێن تیپی وەرگرتو. ئەم تیپە ئەم وەرزە هیچ دۆخێکی نییە کە قسەی لەسەر بکەیت، تەنها دۆخەکەی وەیە کە بڵێ ئەم وەرزە لە پریمەرلیگا ئامێنینەوەێ، یعنی ئێستا ئینجازی تۆتنام لە مەرزەیە مانەوەیەتی لە پریمەرلیگا، چونکە ئێستا کەوتە ناوچەی سووری داوەزین باشە مانەوەیەتی لە پریمەرلیگا دوایەوە توانێت قسەیەکی تر لەسەر تۆتنام بکەین. کاگاوژین مەبەستەکەی لێ وەڵێ ماقول یەکەم گۆڵکار و دوم گۆڵکاری ئیتالیا ئەرجەنتینی بێت یاریزانەکانی ئیتالیا کوان بە مەرجێک دوێ. کاک ئێمە من زۆر کات لێرەوە باسی ئیتالیان بۆ کردو و زۆر کات هاندەرانی ئیتالیا ڕخنیان لێ گرتم و دویانە وڵی خوا بگرێت تۆ بە زاندەری ئیتالیانی تۆ بە زەزانی سەرزەنشتی ئیتالیا بکەیت. تەمان هەمووتان نزان من هەندەری ئیتالیا لە ساڵی 1990 من هەندەری ئیتالیا و ئەو تیپە دڵخوازی کە خۆمەمە ئیتالیایە. زۆر دەمێکە من ڕخنە لە ئیتالیاگرم و ڕخنە لە تۆپی ئیتالیاگرم و نزیک بە ساڵ و نیوە 2 ساڵیش لەمە بەرەوتومە ئیتالیا هاتووە لە تێنسی سەر زەویە کۆنتترۆل ئێمەی کردو. ئێستا بەتەڵی قەومی لای گەنجی ئیتالیا پاڵەوانی نیشتیمانی لای گەنجی ئیتالیا ڕۆبەرتۆ باجیۆنی وەکو ڕابردوو، دینۆزۆڤ نییە، تاردێلی نییە، باریزی نییە، ماسارۆ نییە، ئەنچیلۆتی نییە، پاولۆ ڕۆسی نییە. ئێستا بەتەڵی نیشتیمانی لە ئیتالیا پاڵەوانی نیشتیمانی لە ئیتالیا یانیکسینەرە. ئەو جیلەی لە ئیتالیا کە پێگە من زۆر کات باسی جیل پێگەشتن بۆ کردوون وتومە یابان ساڵی 1970 بۆ هەشتا بڕیاریدا لەوەی کە ئەمانیش گرنگی بە تۆ بێمەتی بە دروستکەن چون ئەفلام کارتۆنی ئەو کاپتن ماجدیان دروست کرد کامومان بینیمانە ئەمان لێ بۆ مناڵەکانی یابان وای کرد ئەو جیلە حەزیان لە تۆپی پێکرد وەکە گەورە بوو ناتن بۆ یەکەم جار لە مۆندیالی ساڵی 1990 بەشداری مۆندیالیان کرد. 98 بەشداریان کرد تا ئێستا لە مۆندیالدا نەبڕاون لە ساڵی 98 بۆ هاتن کاریگەریانە. ئێستا ئیتالیا لەم دۆخەیە ئێستا بەتەڵە قەومەکەی ئیتالیا یانی سینەرە یاریزانەکانی تۆپ پێ نەماوە. ئیتالیا لە تۆپی پێ دوور کەوتۆتەوە. ئەمە وەکو تاک کاگاوژین لێرەدا باسی تاکاڵێ بۆ گۆڵکانی وەکو وەرزشەکەش ڕۆبەرتۆ باجیۆ بابەتێکم بۆ بڵاوکردنەوە لە پەیجەکەم لەسەر ڕۆبەرتۆ باجیۆ لەوەی کە ساڵی 2012 ینی باسی بەلاغەیەکە لەوەی کە چۆنم تۆپە بەرەو پێش بەرین چۆن گۆڕانکاری بکەین چۆن خەڵک بینە پێش چۆن خەڵکی لە دوور بخێنەوە چۆن ئەم سیستماتیکە ڕێککەینەوەانێ. کاکە لاوانی ئیتالیا خۆنجامەکانی خراپ نین، دووەمی مۆندیالی لاوان و سێمی مۆندیالی تازە پێگەشتوان و بەتەڵی پاڵەوانی ئەوروپای لاوان و بەڵام چی هەیە سوود لەم لاوانە وەربگرێت تێکەڵیان بۆ دروستکار لەگەڵەوانی ترەوە تا سپالێتی خۆی هەتا بوو بە ڕانەر ئەچێربی و دیلۆرین زۆی یاری پێگر کە ڕانەری ئیتالیا بوو تەمان سپالێتی ئەم دۆخی تووشی ئیتالیا کرد کەچی ئێستا داواگا لە ئیتالیا لە پشت بەلاوەکان بەستن. تۆ خۆت پشتت بوانە بەس بۆچی ئێستا دانیشتی بووی بە پرۆفیسۆر باسیەوەکە ئیتالیا پشت بوانە بەستێ. کاگاوژین لە ئیتالیا کێشەی لە گەورەتر لە کێشەی یاریزان و کێشەی بەڕێوەبردنمان هەیە. سیستمی بەڕێوەبردن لە ئیتالیا ئێستش بە هەمان عقلیەتی ساڵی 1970 بەڕێوەچ ئێستا ساڵی 2026 بۆیە پێویستە بە گۆڕانکاری ئەو سیستمە ئیتر باش لەمە قورستنیە کە دەبێت ئیتر بیشیکەن. کاک بەرهەم ئەڵێ دواخراوەکەی سیتی جارە دەستیشان نەکراوە کریستال پالاس یاریە لە کۆنفرانس لیگ. کاک بەرهەمگیان سیتی یەکەم یاری دواخراوی بەرامبەر کە ئەنجامیە بەرامبەر بە بێرنلی ئەنجامیە. خوا بە تەکیدێکیشی لێ بکەمەوە دیارە کاک بەرهەم با بزانم ئەوەی من تەواو یاوی کاک بەرهەم نازانم. کاک بەرهەم 22/4 ئەمڕۆ چەندی مانگە؟ ئەمڕۆ چواردەیە یعنی 10 ڕۆژی تر ئیتر لەو بەیناجان بەڕێوەچی ینی پریمەرلیگ بەم جۆری لاتووە تا ڕۆژی چوارشەممە. سیتی
ڕۆژی 19 مانگ 19 بەرامبەر بارسناڵ یاریەکەی ئەنجامەیە بەرامبەر بە 22 مانگیش یاریە دواخراوەکەی بەرامبەر کە بێرنلیە ئەنجامیە یعنی یاریەکە بەرامبەر ئیتر نازان پێشخراوە یا دواخراوە بەڵام معادلی یاریەکانی یەکسانە بێتەوە کاک بەرەمجان ئەگەر فانتاسی شەکەی هەفتەی داهاتوو بۆ سیتی دەوڵگەیمە باوەش ئەو زانیاریەشت لابێ کاک دەونی ئینشەڵڵا بەیانی بە تەواوی باس لە ڕیمۆنتادای بەرشۆنە و هەموو شتەکانەکەین بەس لەگەڵ من لە بریشتی کاری وەشی تر دەست پێکاتەوە بە شێوکی بەردەوام قوربانم کاگە بڵا کا خالی دەڵێ دڵناوی مامەسا گۆرام کە باوەڕ پێ گەربردنەوەی خول بۆ سیتی زیاترە نانەوانیە کاکەشتەکە هێزگار بۆ نەقورز مەکەن کاک پێڕۆبەڵێ هەیە ئەرسنال بگات یاری کۆتایی چامپیۆنزیک هەرە دۆڕێ گرنگ نییە تۆ با بگات یاری کۆتایی چامپیۆنزیک من قسەکەی خۆم پێ دەسەر من نەموتو یاری کۆتایی چامپیۆن بە سازا من لافتەی سێ چامپیۆنزیک و قسەیەکم کردووە وتومە مواقعەتی ئەرسنال یاری پێکە یاری کۆتایی چامپیۆنزی یاگەر بەرتیپی پریمەر لیگ نەکەوە بەرتیپی پریمەر لیگیش ناکەێت تۆ بە یاری کۆتاییەکە بکەیت من کێشەم نیە لەو سەرۆچیە بێ و چی نابێ کاگاریانەڵە کاک مەحەمەد بەڵێ ئەرسنال هەندێک عیلاکەتی ماندووبوونی پێدارە بەڵام چاوی میدیا هەڵایکی عەلامی زۆری لەسەر کاریگەریکەم بێتەوە باوەتەکەمان بگەین من پێ دەڵێم دوای سەرکەوتن لەگەڵ سپۆرتینگ لیشبۆنەیە شەوی ڕابردووش باسم کرد ئیشی یارتیتاوەیە پسپۆڕێکی دەرونی بێنێ واقعەتێک لەم واز لە گۆڕانکاری تەکتیکی واز لە پلانی کۆرنەڵ و ئەم شتانە هەمووی بێنێ هەر تروشتێ و یان زاریزانەی خۆی بخاتە یاریگا و تەنها لە حەزێکی بەسیتیان پێوان لە ڕووی ئامادەکردنی یاری و یاریان کە تەنها لە ڕووی لایانی دەرونیەوەیان بۆ حازرکەن کە ئێمەم ساڵ پاڵەوانی پریمەر لیگین ئەمە لە دۆخی یاریزانەکانە بچەسپی ئەرسنال هیچ شتێکی تری نارە کاک محەممەد دەڵێ باوەڕ ناکەم ئەرسنال نازناوبات بەرامبەر مانچستەر یاری بکات دیارەکە دۆڕێنە و کاسەکە لە دەست دەدات کاکە هەشت دیاریە سیتی لە ئەرسناڵی نەبردوێتەوە هەشت دیاریە سیتی لە ئەرسناڵی نەبردوێتەوە هەنیە بووە بەکەم سێری ئەرسناڵەکەن هەر لە بەرێم چەند یاری خاڵی لە دەستداوە دۆخێکی زۆر ئاساییە دۆخێکی زۆر ئاساییە بەبرو شتەکە هێزگارە و نەخورز نییە ئەوە کاگینی ژەڵێ ئەڵێ یانیکسینەرە ڕاستتر ئیتر ئاوە پاڵاوانی خەڵمی کە بوو بە یانیکسینەر ڕۆشتێکی وایە کاکسان بەیانی باسی بەرش هەمووی باسی بەرشەلۆنە کاکە وڵا بەیانی بە تەفاسیل باسی بەرشەلۆنەیەکی بابزانین تەشکیلی تەوەقع وەرگرین بابزانین دوایین ڕانانەکان پیدری تاو ئامادەیەکەنەوە خولەک یاری کرد بەرامبەر ئیسپانیۆل دیۆنگ ئامادەیە چیترەگەری ئامادەبوونی نییە بەدیل چیلێ ئەڵەن جێرار مارتین تووشی پێکان هاتووە ئایا دوودڵی بەرگریەکەی بەرشەلۆنە چی لێیە یعنی ئەم تەعاملانە زۆر جیاوازی دروستەکە کاگەریە مەڵە کاک محەممەد بیر ماموو جارە دوود مارتێسا ئەو لەخوا بەزیاب بەشکول لەخوا بەزیاب من لەگەڵەوەی کە جارێک هەڵەیە بکەم کۆمەڵی هاوڕێ هەڵەکەم میرەخەنەوە بەڵام کەشتێکی ڕاستی ژەڵێن ئەوە تا هەر بیرمانەخەنەوانە کاگەرە مەڵە کاک محەممەد بیر ماموو جارە دوود مارەسکە لەسەر ڕێگە ڕاستەکەیەوە تا دوای مارەسکە چێلسی چیلیە طبعا مشکلێکی زۆر هەیە لە خەڵکە بە دوو یاری سێ یاری توێکرد ئەم ڕۆژنێرە کە هاو دو سێ یاری برداوانە کردیان باڵە یعنی من پێم وتم هیچ کارێ لەمە ڕاستتر نییە تۆ لە یەکەم وەرزی کارکردنت بۆ چێلسی بیت تیپەکە بگەینیتە چامپیۆنزیک لە کاتێکا دو ساڵی ڕابردوو نەوتوانی و بیتە چامپیۆنزی بیت نازناوی کۆنفرانسیک دەستەبەرکەی بە پێکاتێکی تەواویەتە بیت جامی گیانی یانەکان بەریتانێ ئێستاشی لەسەر بێ مارەسکال لەو دۆخی کە چێلسی بەجێشت چێلسی لە دۆخێکی زۆر تەندروست و باشا بوو چ لە چامپیۆنزیکی چ لە خولی یعنی لە هەموو شتێکا دۆخی باش بوو ئەو خراپە نەبوو مارەسکال لەسەرەوەی کە گفتوگوی لەگەڵ مانچستەر سیتی کردو دوورخراوەتەوە ئەو کارگەڕیانەکەش بەدڵی مارەسکیان نەیەکرد هێشتا یعنی تۆ بەری لەم سەروبەندەیە ئینزۆ یعنی سێم بێ سەروبەری یەکەن لە بەڕێوەبردنی چێلسیا دروست بووە ئینزۆ لەم لا قسەیەکەکاو ئەو لەو لا قسەیەکەکاو ئەو لەو لا قسەیەکەکاو لەبەرەوە چێلسی باجی کارگەڕەکەیە و باجی ناپاشیکردنیشان لە مارەسکایە چونکە مارەسکا بە باشترین شێوە سەرکردات چ من لەگەڵ زۆر هاوڕێشمە مناقەشی مارەسکا مەگەن ئەوی مارەسکا کەی ڕایەنەرەوە ئەمەوە ئەوە بەڵام شکور بۆ خوایەسە دەرەنجامەکەی دەرکەوتووە ئێستا ئەو کەلیمە ناڵێ منیش تااقەتم نییە بەخوای چی لەسەر بڵێ وەڵاهی کاگاواتی بەڕێز ئەگەر ئاگاد لێ بوو بێ من پێشەوەی بەرنامەکە دەست پێ بگەم لەسەر دۆخی پێشبینی قسەم کردووە من قەت ڕاستە شتەکەی منیژە چێتە بابی پێشبینی بەڵام من شتی عەشوایی ناڵێم کاتێک کە بە تۆ ئەڵێم بەرشەلۆنە ئەی باتەوانێ
ئەوە 5 خاڵە بۆ دیارەکەم ئەڵێن بەم 5 خاڵە بەرشەلۆنایی باتەوە ئەگەر بەرشەلۆنەش بردیەوە بێ و 5 خاڵەی تیا ببین بۆیە من زۆر کاتی ژاوڕەکانم پێم ئەڵێن سێری فیلمێکی دووبارەیەکەین فیلمەکەمان بینیەوە و کاتێکیش کەوتم فڵانەتی بەدۆڕێ ئەوە وابێ بە پێچاوانە شۆگە قسەکەی من وا دەرنەچێ بۆ نمونە من پێ دەڵێم بەرشەلۆنایی باتەوانێ خاڵەکانت پێڵم ئەو خاڵانە جێبەجێ نابێ بۆی ئەوەی منیش ناگیرێ خوێندنەوەکەی منیش ناگیرێ من خوێندنەوە بۆ دۆ خیاریەکەم لەمەوە ئەنجامەکەت پێڵم پێشبینی شتێکی عەشوایی ئەڵێ ئەوەوە بەس بەخواوانیشی من یەکاگاواتی بەڕێز وەڵایی کاگاوژی نازانیت بە گۆران خۆی بڵێ بزانێت لەکوێ سکاڵا تۆمارەکە مامۆستا محەممەد موراد یەزیزی ژەڵێ ڕیاڵ لە یاری چوون باش نەبوو و بە یەک دۆرە ئەگەر یاریی باش بکات دەبێت چونکە هیچی نەماوە بۆ لە دەستدان ڕای تۆچی ئیشاڵە کاک محەممەدی بەڕێز ڕۆژی چوارشەمە لە سەریاری ڕیاڵ و بارنج قسەکەین تاوان وەکو پێم وتن لەو چواریاری چامپیۆنز لیگ کە بەڕێوە چووە هاندەری بەرشەلۆنە زۆر تامەزرۆن بۆی قسە لەسەر ڕیمۆنتادا بکەیت هاندەری ڕیاڵ مەدریت زۆر تامەزرۆن بۆی قسە لەسەر ڕیمۆنتادا بکەیت من خۆم زۆر پەرۆشم بۆی کە قسە لەسەر ڕیمۆنتادای لیڤەرپوڵ بکەم هەر یەکە شوێنێکی هێشێ هەر یەکەم لە خەم و لە ئازارەکانی خۆی و خواخوایەتی باسی شتێکی بۆ بکەیت ئەوەی کە بێسەرێشێ ئەوەی کە بێکێشێ ئارسناڵە کە یەکوی جاری چوونی لە سپۆرتینگ بۆنە بۆتەوە جا تۆزە تۆپی پێ شتی نامانیشتی ئاین بۆی هەیە و سیارەی تر هەروەکو خۆی بڕواڕێ و پاریس سەرکێ و ئەتلێتیکۆ سەرکێ و بارن سەرکێ و ئەو یارەی کە کەس گومانی لێنی ئارسناڵ و سپۆرتینگ لیشبۆنێ سپۆرتینگ لیشبۆنە بێزەکە قەڵب کاتەوە بەسەر ئارسناڵ داوانەمە شتێکی مۆجیزەییشەوە ینی بابەتێکی ترە بەڵام ئینشاڵڵا بەیانی دووباری بە تەواوەتی قسە لەسەر ڕیمۆنتادایانەکەین کاک محەممەد مامۆستا محەممەد دەڵێ هەستەکەم ڕیاڵ سەرەکە کاک محەممەد عوسمان دەڵێ مەوسم سفری ڕیاڵ چی ئەگەێنێت بۆ دووەمرس مەرزی سفری ڕیاڵ مەدید ئەوە گەێنێ کە کارگەڕی ئەم تیپە لە ڕووی نوێکردنەوەی تیپەوانێ بڕیاری هەڵی داوە و لە ڕووی بەڕێوەبردننی تیپەوە بڕیاری هەڵی داوە چونکە شتێکی زۆر ئاشکرایە بڕیاری نوێکردنەوەی تیپ بە ژیرانە نەیراوە بەڵکو مەبەستەکە تەنها وەرزشینە بۆ گرێبەستانی کراوە و بڕیاری بەڕێوەبردننی تیپیش بە هەمان شێوە بە هەڵی گیراوە کە دوو وەرز لە سەرێک بەم جۆرەی لێبێ کاگاوژین لێ باسی لیدس بکە باشترین و قورستین یانی بە کاکە ژیان لیدس فارکە ڕایەنەرێتی لیدس کالڤەرلوین هجوومێتی ستیج لە یەڵی ناوەند یاریەکانی ئۆنتۆ لە باڵەکەیەتی ئەمبادۆ کاپنەکەی سترۆش لەگەڵ ڕۆدۆن دوو بەرگریکارەکەین دارلۆ گۆڵ پارێزەکەیەتی بۆ گڵ و ئۆستن و بەرنارسۆن تاگە ئەخم باسی چی بۆ بکەم گاگاژی باسی چی لیدس بکەم بۆ خاتری خوا کاگاوات بەخوا من بەم جۆرە نایکەم دڵەکەم پریمەلیک بۆ ئەرسناڵ لەسەر هەرێکری یەکلا بێتەوە کاک میڤاجیان پەلەمەکە کاکای وە قسەی تاوای لەسەرەکەین باوەڕکە لە خەویش لیمۆنتادای ڕیڤەرپوڵ ناوی پاریس ئەوە نیە خۆم پێ یەکەنین بەڵامیتی بابزانین چییە بێ قسەی لەسەرەکەین باش پێما بێ کاتیشم بە کۆتا دێت ئیشاڵڵا هاندەرانی بەرشەلۆنا هاندەرانی لیڤەرپوڵ سبێنێ لەبارەی یاریەکەی لیڤەرپوڵ و پاریس و هەروەها بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید قسەی تایبەتەکەین و ئامادەکاری هەردوو تا کۆتایی وەردەگرین و قسێکی تاوی لەسەر دەکەین هەم هاندەرانی بەرشەلۆنە بات چاوەڕێ بن بۆی بزانین بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید من بڕوام وایە ڕیمۆنتاداگەن هەم هاندەرانی بەرشەلۆنەش بە من بڵێن زای لیڤەرپوڵ ڕیمۆنتاداکە دەست بخواتە